بۆ بەڕێزان حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز لێژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان لە کامی نەبوونی چاودێری و چاوپۆشیکردن لە چاوسنۆشی بازرگانەکان بە پاساوی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەگشتی نرخی خۆراک و پێداویستیەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرزبوونەوە بەخۆیەوە دەبینێت. لە سەروی هەموویەوە نرخی بنزین کە بارگرانی زۆری بۆ هاوڵاتیان و شوفێران دروست کردووە. وێڕای ئەوەی نرخی بنزین بەردەوام لە بەرزبوونەوەدایە بەداخەوە کوالێتیەکەشی بە جۆرێ خراپە کە بۆتە هۆی زیانی مادی و سووتانی دەیان و تونبێلی هاوڵاتیان. ئەوەی جێگای نیگەرانیمانە حکومەتی هەرێم لە بڕی هەوڵدان بۆ دابەزاندنی نرخەکان و سزادانی ئەوانەی لە پشت هەڵکشانی نرخەکانن کەچی پاساو بۆ گرانی سوتەمەنی و بەتایبەت بنزین دەهێننەوە. بەڕێزان بەم پاساوهێنانەوەیە حکومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان خۆیان لە چارەسەری قەیرانی هەڵکشانی نرخ دەشارنەوە لە کاتێکا نرخی بنزین لە ژێر سنووری حکومەتی فیدراڵ نرخەکەی دەتوانین تا ئاستێکی باش جێگیرە. بەڵام بۆچی لە سنووری حکومەتی هەرێم بنزین بەردەوام لە هەڵکشان و بەرزبوونەوەدایە؟ حکومەتی هەرێمی کوردستان بە بەرپرسیاری یەکەم دەزانین لە بەرزبوونەوەی نرخەکانی سوتەمەنی.